ئێمە وەک جوتیارانی پێنجۆن کە هەستاوین بەدانانی ئەو ناڵەیە کە لەوێ دێ و غازە لەوێ دامان ناوە بۆ دوورخستنەوەی ئەو ئاژەڵانەیە کە زیان دەگەێنن بە هەم بە بەرهەمەکانمان وەک شووتی و کاڵک و تەماتە و خەیار و ئەو بەرهەمانی کە هاوینیان لە پێنجۆن نادەکرێن ئێمە بۆی زیانیان لێ نەدەین و نەک بە چەک و کڵاشکۆف و دەمانچە و تاپڕۆوانە لێیان نەدەین ئەو غازەمان لێداناوە لەویا کە چەند جارێکی ژەی تەقێنێت و خۆشتان ئاگاتان لە ناڵەکەیەتی ئەی تەقێنێت و دووریان نەخاتەوە ئاژەڵانە. بە تایبەتی بەرازێکی زۆرمان هەیە کە زۆر زەرەرەدا لە شووتی و لە کاڵک و لە بەربوومەکانمان کە هەمانە بە تایبەتی شووتی و کاڵک.